وەرزی پێگەیشتنی گوڵە بە ڕۆژەی دەشتی بیتوێنە وشکە ساڵی و کەم ئاوی کاریگەری لەسەر بەرهەمی گوڵە بە ڕۆژەی سنوورەکە دروست کردووە و بۆ کەمتر لە نیوە دابەزیوە بەڵام سەرباری ئەوەش بەهۆی جۆرە باشەکەیەوە گوڵە بە ڕۆژەکەی بایەخی خۆی لەدەست نەداوە و خواستێکی زۆری لەسرە. ساڵانە جوتیارانی گوندەکانی سنووری بیتوێن بە هەرەوەزی گوڵە بە ڕۆژەکانیان هەڵدەبڕن. خۆشترین گوڵە بە ڕۆژ ئەو گوڵە بە ڕەشەیە بەڵام واستە بۆ کەم ئاویەی واستە بۆ کەو ئاویەی ئەگە گوڵە بە ڕۆژە نوێگەنا ئەو گوڵە بە ڕۆژە باشترین گوڵە بە ڕۆژەی هەم ناسکا هەم خۆشیشە باشترین گوڵە بە ڕۆژەیەوە چ بۆ خواردنێت خواستی زۆر لەسەر ئەرە وەڵی خواستش زۆری لەسەر گوڵە بە ڕۆژی چەند ناسکا بەرهەمی گوڵە بە ڕۆژەی ئەوسا باش نەبوو نە گوڵە بە ڕۆژە فەلا بەهام یعنی بەروبوومەکان بەهام نەگەنم نە نۆک نە گوڵە بە ڕۆژە هیچی باش نەبوو هۆکارەکەی کەم ئاوی بوو ئیشکە ساڵی بوو باران نەبوو ئاو نەبوو کانیاوەکان ئیشکیان کرد جۆگەکان ئیشکیان کرد یعنی واستە بۆ ئیشکە ساڵیەی بەرهەمەکە جوان نییە وەک ساڵان نییە زاری وایە ساڵانە بڵین بۆ کە بەیزای دەگرین بۆمان ینی دەرنایان تۆ ڕاستی حکومەت هاوکاریمان ناکەن لە گوڵە بە ڕۆژە شتیا بڵین کە حکومەت دەبێ هاوکاری بکە لە شتی کوشت و کاڵی بەتایبەتی گوڵە بە ڕۆژە وزا هەشت شتێکی کوشت و کاڵ دەرمان و شتە پێداویستەکان بۆ گژوژیا و شتووە. وەڵا ئەلحەمدولیلا لە گوندەکان ئەم هاوکاریە زۆر جوانە نەریتێکی جوانە و ماوە ئێستاش باوە کە ساڵانە کاتی فەلاق دێت گوڵە بە ڕۆژە دەکات ئێمە وەکو هاوکاری دین هاوکاری دەکەین و بۆ هەڵبڕینی گوڵە بە ڕۆژەکەین. بەڕێوەبەری کشتتوکاڵی ڕاپەڕین دەڵێت بەهۆی وشکە ساڵی و کەم ئاوی بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ لە سەدا 50 بەرهەمی گوڵە بە ڕۆژە لە دەشتی بیتوێن کەمی کردووە و بۆ کەمتر لە 400 دۆنم دابەزیوە. کەم بارانی وشکە ساڵی کاریگەری لە هەموو کایەکانی ژیان کردووە بەرومە کشتتوکاڵەکان بەگشتی و بە تایبەتیش مەرومی گوڵە بە ڕۆژەکە ئێستا جەنابتان بە دوواداچوونی بۆ دەکەن کومی ئەم هۆکارانەی کە باسمان کردن بەرومی گوڵە بە ڕۆژە ئەم ساڵ تەسەوەر دەکەین لە 150 کەمتر بێتەوە لە چاو پار و ساڵانی ڕابردوو و هەم کەم کراوە هەم بەرومەکەشی کاریگەری تێکرا و دەتوانین بڵێن ئینتاج و بەرومەکەی وەک پێویست نییە بەداخەوە. بەهۆی لەباری ئاو و هەوا و بەپیتی خاکەکەی ساڵانی ڕابردوو زیاتر لە 1000 دۆنم زەوی لە دەشتی بیتوێن دەکرا بە گوڵە بە ڕۆژە بەڵام ئەم ساڵ وشکە ساڵی و قەیرانی ئاو زەوی چێندراو بە گوڵە بە ڕۆژەی بەڕێژەی لە 160 کەم کردووە. جوتیاران داواکارن ڕێگاچارەی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی وشکە ساڵی بگیرێتە بەر کە مەترسی هەیە لە ساڵی داهاتوودا خراپتر لە ئێستا یەخەیان بگرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەشتی بیتوێن.